ئێمە هاتوین پشتیوانی گەریلاکانەکەین. ئەم دەستی خیانەتە دەستی پەتەکە دەستی تورکیای گرتو هێناوێتی دژ بە گەلی کورد، دژ هەر بە گەریلانیە، دژ بە گەلی کووردە. هەر چوار پارچەی کوردستان کوردی تایە، ئێران و تورکیا و پەتەکەش دەستی گرتوون و پارتی دیموکراتی کوردستان دەستی خیانەتی گرتو هێناوێتی پێی کورد کوشتن و غازەکەشمانە فرۆشێ، نەوتەکەشە فرۆشێ، خاکەکەشە فرۆشێ. ئێمە هاتوین پشتیوانی ڕۆڵەکانمان بکەین، هەموو گەلی کورد بکەین. بۆ پشتیوانی کورد هاتووم. من بانگەوازیم ئەوەی بۆ هەموو کوردێکی بە شەرەف، خاک فرۆشەکان نا، کوردە بە شەرەفەکان، کوردە بە ڕێزەکان، کوردە نیشتیمان پەروەرەکان. ئێمە دایکی هەموو گەریلاکان. من هاتووم پشتیوانی هەموو دایکی گەریلاکانم. قەینە کوڕی من گەریلایە، بەس داهاتووم پشتیوانی هەموو گەریلاکان هاتووم. داوا لە هەموو مامۆستا ئاینیەکانەکەم لە خوتبەی مزگەوتەکانە دژی ئەم داگیرکاری و پێشێلکردنی خاک و نیشتیمان و وڵاتمان هەڵسن و قسە بکەن بۆ هەڵوێستیان هەبێت. عێراق هەڵوێستی هەبێت، یەکێتی هەڵوێستی نییە، عێراق هەڵوێستی نییە. مامۆستا ئاینیەکان داوایان لێ یەکەم هەڵوێستیان هەبێ، قسە بکەن لە خوتبەکانی مزگەوتە لە ڕۆژانی هەینیە. هەموو کوردی بە شەرەف هەمووی بێتە سەرجادە، هەمووی هەڵوێستی هەبێ. ئەمە ئەم پێشێلکاری و دوژمن کاری و خاک فرۆشتنە بەس بۆ گەریلانیە، بۆ هەموو کوردێکە لە هەر شوێنێکی کوردستان بێت. ئەمە دژ بە گەلی کوردەیانەوەی خەلیفەتی عوسمانی دووبارەکەنەوە لە خاکی کوردستان، خاستن لە باشوور. نەوت و غازەکەشمانە بن و دواییش پولێک بە پارتی و ئەنێن پارتی خەیاڵی خاو بێ بڵێ ئێستا دەسمەگرێت و تەوقع ئەکەن و یەکتری ماچەکەن و پێ ئەەکەنن لە تورکیا و ئەڕۆن و دانیشتنەکەن. دوایی ئیشەکانی خۆی پێکرد تورکیا، چونکە پارتی دیموکرات ئەمە یەکەم جاری نییە دەستی هێڵی خیانەتە هێنێتە ناو گەلی کوردەوە. داوایان لێ ئەەکەم لە کوردە بە شەرەفەکان بێن پشتیوانی گەلی کورد بن لە باشوور. ڕۆژی ئازادیە، هەموو گەنجەکان تێکۆشن، خەبات بکەن ڕۆژی ئازادیە، بژی گەریلا، بژی کوردستان، بژی سەرۆک ئاپۆ. من وەک ژنێکی باشووری کوردستان ئەم هەوێ پەیامی خۆم لێرەوە بگەێنم بە هەموو گەنجانی ئێرە، تکایە وەرنە ڕیزەکانی پێشەوە بۆ ئەوەی هەموو ئەو کەسانە لە ناو بەرین کە ئەیان هەوێ ئێمە هیچ داهاتوویەکمان لەم کوردستانە نەبێت. ئەیان هەوێت تەنانەت بەر پەیامی ئەوە ئەگەێنن کە پەکەکە خراپە بەرامبەر گەلی کورد ئەکات بە گەلانی تر نەخێر شتیوانە. گەریلاکان کە لە شاخەکان چەندێک هەوڵ و تێکۆشان ئێن بۆ ئێمەیە، بۆ ئەوەی ئێمە پارێزراو بین لەو دەوڵەتانی کە ئەیان هەوێت ئێمە لە ناو بەرن. ئێمە کە ئێستا هاتوینەتە ئێرە وەکو خۆمان، من وەکو خۆم پەیامی ئەوەم هەیە کە بێگومان ئەبێت داگیرکەری تورکیا بڕوخێندرێت، لێرە نابێت داهاتووی ئێمە بفەوتێت. ئێمە بۆیە هێنە سەر شەقامەکان هاوار ئەەکەین ئەڵین تکایە هەوڵ بدەن کە بێنە ڕیزەکانی پێشەوە بۆ ئەوەی داگیرکەری تورکیا بڕوخێنین، بژی گەریلا، بژی کورد، بژی کوردستان. ئێرو وەک ژنێکی عەفرینی ئەمیر و لەوێ کۆلانان لە باشوور لە قادانە داخوازیە me helwesta me li hember dagirkeriyê em şermezar dikin û lanet dikin ev êrişê û li çiyayên azad li ser hevalên me azad vê êrişina em lanet dikin û em wek jinekî Efrînî wek jinekî Kurd kî dibe mila bibe em bangê me li hemî jina dikin got rabin ser piyan ji boî em helwesta xwe li hember dagirkeriyê û em ticarî vê êrişê em qebûl nakin û em ê her tim di qada dabin, her tim li kolan abin, li ku dibe mila bibe, çi li Efrînê dibe û çi li Başûr dibe, çi li Bakur dibe, bangê me li hemî jinan e got rabin ser piyan û em ê her tim di qadan dabin va êrişina têk bibin, bi berxwedaniya xwe û bi kar û xebatê xwe em ê dijmin têk bibin û em ê helwestê xwe li hember dijmin zêdetir bihêz bikin û quwat bikin ji bo hemî jinan jî em dibên hemî jinên û weqasa sal bin dest bûn êro rabin ser linga ji bo em karibin vê dagirkeriyê têk bibin
و ام جنن همي جنان آزاد بکن و تجاری ام قبول نکن کی دبی ملابه دست خودرجی چه کردا دبی چه جنا دبی ام قبول نکن دستان دراج بکن لسر گل ما لکدر دبی ملابه و ام هر تم برخدانی خو بکن لپیش شوپن شهیدن خوبن لپیش فکر و فلسفه ریبار آپو بن حیاگی و امکان بن همی دواران ریزگار بکن و داگرکاریه تک ببن